لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 129 لواني كاين تفسير القرآن بيورز بما وخزمتان ومبس رزامندي خواهي قورا وهيوادان اوي ازي ستودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر فمن تطوع على الذين يطيقونه فدية طعام مسكين ومن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. بەڕخۆشەویستان لە وانەی ڕابردوو گەیشتینە سەرەتای و ئاەتە ئەیامە معدودات کە لە ئاەت پێشترێ خوای گەورە سوبحانەوە وتەعالە باسی لە فەرضیەتی بەڕۆژیبوون کرد. كتب عليكم الصيام. خوای گەورە بەڕۆژیبوونی لەسەرمان فەرز کردیە. ئەو بەڕۆژیبوونە چەندە؟ ئایا بە ساڵە، ئایا بە مانگە؟ نەخێر، بەڵکو ئەیامە معدودات، مانگێکە ئەو مانگەش پێکاتێ لە چەند ڕۆژێکی دیاریکرا و ژمێردرا و وەکو باسمان کرد. ئەو جا دەفەرمی فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. ئیتر خوای گەورە سوبحانەه وتەعالە وەکو لە ئاەتی دواتر دێتن کە باس لەوە دەکات ئەوەی کە خوا دەیەوێت لە بۆ ئێمە سوبحانەه وتەعالە یوسر و ئاسانی و مراعاتکردن و چاودێریکردنە، نەوەک زەحمەتی و قورسکردن و مەشەقەت. لێ کاتێکەوە دەفەرمی بەڕۆژیبوون فەرزە لەسەرتان، بەڵام مراعاتی ئەوە دەکە فمن كان منكم مريضا، هەر یەک لەنگۆ نەخۆش بوو یان لەسەر سەفەر بوو، هەر یەک لەنگۆ نەخۆش بوو یان لەسەر سەفەر بوو فعدة من أيام أخر. ئەوە دیارە لەسەری نییە بەڕۆژیبی، فەرز نییە لەسەری بەڕۆژیبی، بەڵکو لە بۆی هەیە هەتا وەکو نەخۆشەکەی چادەبی و یاخود لە دوایەوە هەتا وەکو لە سەفەرەکەی دەگەڕێتەوە، دواتر لە دوای ڕەمەزان دەکرێت تەعویزی بکاتەوە فعدة من أيام أخر. ئیتر ئەوەش لە ڕوانگەی ڕەچاوکردنی مەسلحەتی بەندەکانە. خوای گەورە سوبحانەه وتەعالە وەکو لە ئاەتی دواتردا دەفەرمی. ئیتر باز لە نەخۆش و لە سەفەر دەکات. دیارە حاڵاتی دیکەشەیە بە تایبەتی بەنسبەت ئافرەتان لا حرج في بەیاندین لەو حاڵەتەیکەوە لە عادەی شەرعین و یاخود لەو حاڵەتەیکەوە لە دوای ویلادە لە حاڵەتی نیفاسن و هەروها لەو حاڵەتەیکەوە شیر دەدەن منداڵەکانیان و هەروها لەو حاڵەتەیکەوە حملیان هەیە. هەموو ئەوانەش دیارە بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم عین ڕێگایان پێدرایە کە بەڕۆژی نەبن. ئیتر لە دوای ئەوەی کەوا عوزرەکەیان لا دەکەوی وەکو بەنسبەت ئەو ئافرەتێکەوە لە عیدەی لە با بڵێن دەورەی شەهریە لەو کاتەدا کە بەڕۆژی نابی کە کەوتە ناو ڕەمەزان دواترێت تەعویزی دەکاتەوە و ئەو ئافرەتەی کەوا حەملی هەیە و یاخود منداڵی شیر دەداتن ئەوە لەو حاڵەتەی لە بۆی هەیە فیدیە بداتن، دواترێ با بڵێن یان بەڕۆژی بیتۆ یان فیدیە بدە و هەروها کە قەولی زۆرێک لە عولەما ئەوەیە کەوا دەکرێت بەس فیدیە بدە. بە هەر حاڵ دیارە غەیری نەخۆشی و سەفەر ئەو حاڵەتانش هەیە کە گوتمان ثابتە بە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیتر ئەگەر هیچ عوزرێک نەبوو دیارە فەرزە لەسەر هەموو موسڵمانێکی بالغ پیاو بیان ئافرەت کەوا مانجی ڕەمەزان بەڕۆژیبی. ئیتر لێرەدا باز لە نەخۆشی و لە سەفەر دەکا حاڵەتەکانی کەش وەکو گوتمان لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوون کرایتەوە. کەواتە یەکەم جار نەخۆش کاتێکەوە خوای گەورە سوبحانەه وتەعالە باسی لە نەخۆش کردیە، کەواتە نەخۆش لە بۆی هەیە بەڕۆژی نەبێت. ئەوجا وەکو ڕوونکردنەوەی زیاتر لە بۆ بابەتی نەخۆشی زانایان باسییان لە چەند حاڵەتێک کردیە. وەکو دەفەرمون یەکەم کەسێکەوە نەخۆشە ئەن لا يضره الصوم ولا يشق عليه. هەندێک نەخۆشی هەیە
بە هیچ شێوەیەک زەرەری بە ڕۆژیبوون زەرەری لە بە ئەو نەخۆشیەی نییە، بە هیچ شێوەیەک زەرەری لە بە ئەو نەخۆشیەی نییە، کەواتە بەخۆی نەخۆشی کاتێک دەبیتە عوزر، کاتێکەوە مەشەقەت لە بۆ ئینسانی دروست بکاتن ئەگەر بە ڕۆژیبی و یاخود زەرەری لە بۆ هەبی نەخۆشیەکەی پێزیاد بکە یاخود چاکبوونەوەی تەخیر بکە، ئیتر لەو حاڵەتانەوە عوزرە. بەڵام هەندێک نەخۆشی هەیە بە هیچ شێوەیەک زەرەری لە بۆی نییە کە بە ڕۆژیبی، وەلەو حاڵتێک کە بە ڕۆژیە شەرت نییە ئیلا حەبوو دەرمان بخوا، دەکرێت بە شەو بخوا، با بڵێن وەکو کە دکتۆرەکەی تەوسەی دەکاتن لەو حاڵەتەی کە دەڵێن ئەگەر بێت و بە ڕۆژی بوون هیچ تەئسیری لەسەر نەخۆشیەکەی نەبێت بۆی کەوا زەرەری پێ نەگەینی، و هەروەها وەلا یەشق عەلەیهی لەسەریشی تون ناکاتن ئەو نەخۆشیە ئەگەر بێت و بە ڕۆژیبی لەو حاڵەتەی لأنه ليس له عذر يبيح الفطرة فيجوز الفطرة ويجوز الصيام. كواتە لەو حاڵەتێ نەخۆشە، مادام نەخۆشە و پێت گوترێ نەخۆش، ئەگەر چی بە ڕۆژی بوون هیچ زەرەریشی لە بۆ نییە، هیچ زەرەریشی نییە لە سەری کە بە ڕۆژی دەبی، با بڵێن زەرەرەکەش کە گوتمانەوەیە حەبی لێ مەنع ناکاتن، لەبەرەوەی دەکرێت دکتۆر پێگوتە دەکرێت بە شەو بخۆی، و هەروها چاکبوونی لێ تاخیر ناکە، و هەروها حاڵەتەکەی بەرەو خراپتر نابە، لەو حاڵەتەی هیچ مەشەقەتیش لەسەر دروست ناکاتن، لەو حاڵەتەی لە بۆی هەیە بە ڕۆژیبی، لە بۆی هەیە بە ڕۆژیش نەبی، کەواتە مباحە لە بۆی ئەگەر بە ڕۆژی نەبی، جائزە وەکو زانایان دەفەرمون ئەگەر بە ڕۆژی نەبی. حاڵەتی دووەم ئەن یەشق عەلەیه ولا یەضڕه، لە حاڵەتی دووەم ئەوەیە هیچ زەرەری لە بۆی نییە عینی، گوتمان بەو معنای کە دەڵێن زەرەری نییە واتە تەخیری ناکات شیفایەکەی، واتە با بڵێن نەخۆشەکەی لەسەر تونتر ناکە، منعی حەبوو شتیوای ناکاتن، بەڵام مەشەقەتیشە لەسەری، کاتێک کە بە ڕۆژی دەبی بەڵێ زەرەری لۆ نەخۆشەکەی، بەڵام مەشەقەتی لەسەر زۆرە لەو کاتێک کە بە ڕۆژی دەبی، عینی ئەویش فەیوفتر، عینی ئەویش لە بۆی هەیە بە ڕۆژی نەبی، وەکو لە ئاەتەکەدا هاتیە. ئەوجا لە پاشەوە دێ وەیوکڕەه لەهو الصەوم مع المەشەقە، بەڵام لەگەڵ ئەوەش مادام مەشەقەتی لەسەر هەیە مەکروهە لە حەقی وی بە ڕۆژیبی مادام مەشەقەت هەیە، لأنه خروج عن رخصة الله تعالى وتعذيب لنفسه. مادام مەشەقەتی لەسەر هەیە نەخۆشە، ئەگەر چی زەرەریشی لە بۆ نەخۆشیەکەی نییە ئەو بە ڕۆژی بوونە، بەڵام مەشەقەتی لە بۆ دروست دەکا، گوتمان لە بۆی هەیە بەڵکو مەکروهیشە ئەگەر بە ڕۆژیبی مادام مەشەقەت لەسەر دروست دەکا، لەبەرەوەی لەو ڕوخسەتێک کە خوا دایەتی ئەو دەیەوێت دەربچیتن، و هەروە دەیەوێت ببیتە مایە ئەوەی کەوا نەفسی خۆی تەعزیب بدا. و لە حەدیثی صحیحە هەتەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی إن الله يحب أن تؤتى رخصه كما يكره أن تؤتى معصيته، کەواتە خوای گەورە سبحانه وتعالى پێی خۆشە ڕوخسەتەکانی وەربگری، هەروەکو لای خوای گەورە با بڵێن یەکڕەه پێی ناخۆشە کەوا گوناهەکان ئەنجام بدرێت، لە مقابلدا پێی خۆشە ڕوخسەتەکان وەربگیرێ. ئەو حەدیثەش ئیمامی ئەحمەد و غەیری ئیمام ئەحمەد ڕوایەتیان کردێ، شوعیب ئەرناؤوتیش دەڵێ صحیحە، کەواتە فەلا ينبغي العدول عن رخصة الله، کەواتە حاڵەتی دووەم زەرەری لە بۆ نەخۆشیەکەی نییە، بەڵام مەشەقەتی لەسەر دروست دەکا، لەو حاڵەتەی مەکروهە، کەواتە حاڵەتی یەکەم نە مەشەقەتی هەیە نە زەرەریشی هەیە، ئەوە لە بۆی هەیە بە ڕۆژیبی و لە بۆشی هەیە بە ڕۆژی نەبی. حاڵەتی دووەم زەرەری نییە لە بۆ نەخۆشیەکەی، بەڵام مەشەقەتی لەسەر دروست دەکاتن بە سەبەبی نەخۆشیەکەی، لەو حاڵەتەی مەکروهە بە ڕۆژیبی، باشتر وایە بە ڕۆژی نەبی. حاڵەتی سێیەم ئەن یەضڕه الصەوم، لە حاڵەتی سێیەم ئەگەر بە ڕۆژیبی ئەو نەخۆشە زەرەری لە بۆی هەیە، چاکبوونی تەخیر دەکا، نەخۆشیەکەی لەسەر تون دەکا، ئەو دەرمانەی کە پێویستە لە ڕۆژ بیخوا کە دکتۆر لۆی داینا هیچ مەجالی دەبی بیخوا، لەو حاڵەتەی بچی بە ڕۆژی بیتن، فالصوم في حقه محرم، لەو حاڵەتەی بەڕاستی بە ڕۆژی بوون لە حەقی ئەو کەسەی حرامە، بە ڕۆژی بوون لە حەقی ئەو کەسەی حرامە کە ئەگەر بە ڕۆژی بوون زەرەری هەبی، بە دەلیلی ئەو ئاتانە وەکو خوای گەورە لە سوورەتی النیسادا دەفەرمی ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما، کەواتە خۆتان مەکوژن بە هەر سەبەبێک، ماسەن ئێستا وەکو گوتمان کە بە تەحقیق بە تەئکید بە ڕۆژی بوون زەرەری هەیە لە بۆ فڵانە نەخۆشی، دکتۆر پێی بڵێ زەرەری هەیە، ئەو بچی هەر بە ڕۆژی بێ هەتا لە نەتیجەدا بیکوژی ئەو نەخۆشیە، ئەوە بەڕاستی گوناحبارە و حرامە بە ڕۆژی بیتن، لەبەرەوەی خوای گەورە دەفەرمێ خۆتان مەکوژن.
وهروە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە صحیح بوخاری دەفەرمی إن لنفسك عليك حقا بەڕاستی نفسیشت حەقی لەسەرت هەیە نفسیشت حەقی لەسەرت هەیە کەواتە دەبی فيعطي كل ذي حق حقه لێە پێویستە پێشێلی ئەو حەقەی نەکەی والله أعلم کەواتە فمن كان منكم مريضا ئەوە لە بۆی هەیە ئەو على سفر هەردووک لەوانە نەخۆش و هەروها ئەوەی لەسەر سەفەردایە فعدة من أيام أخر ئەوە لە بۆی هەیە ڕۆژانی تر لە جیاتی ئەوە لە دوای ڕەمەزان لە بۆ خۆی تعویزی بکاتەوە فعدة واتە بەژمێردراو چەند ڕۆژی لەدەستچۆ بە سەبەبی ئەو عوزرانە ئەوە دواترێ ئەو هەندە ڕۆژە تعویز دەکاتەوە من ئەیام ئوخر ئەوجا ئەگەر هاوین بوو کەوتە زستانێ یاخود بەعکسەوە لە زستانێ بوو هاوینە تعویزی کردەوە ئیشکال نییە مهم لە دوای کەوا عوزرەکەی نەما ئەوە لە دوای ڕەمەزان پێویستە تعویزی بکاتەوە فعدة من أيام أخر ئەوجا حاڵەتی دووەم گوتمان سەفەرە سەفەر دیارە زانایانیش کە باز لە سەفەر دەکەن ئایا ئەو سەفەرە چەند بیتن تاوەکو مباح بیتن لە بۆی کەوا ڕۆژی بشتێنی طبعا کە دەڵێن سەفەر یعنی کە دەڵێن لە بۆی هەیە ڕۆژی بشتێنواتە هەر ئەو سەفەرە کە پێی بگوترێ سەفەر لە بۆی هەیە نوێژەکانشی کورد بکاتەوە لە بۆی هەیە نوێژەکانشی کورد بکاتەوە لە بۆشی هەیە بە ڕۆژی نەبی ئیتر عولەما چەندین ڕەئیان هەیە لەسەرەوەی کەوا چ سەفەرێک کە دەبیتە مای ئەوەی کەوا بکرێ بە ڕۆژی نەبی بکرێ سەفەرەکە نوێژەکانیشت قەسڕ بکەیەوە دیارە هەندێک دەڵێن 80 کیلومتر 84 کیلومتر 85 کیلومتر کەمتر و یاخود زیاتر هەندێکیش دەڵێن وەکو شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێت بەرەوەی لە قورئان و لە سونە مقدارێکی محدد نەهاتیە لێ هەر سەفەرێک لە عورفی خەڵکی پێ بگوترێ سەفەر ئەوە لە بۆی هەیە نوێژ کورد بکاتەوە و هەروەها لە بۆشی هەیە بە ڕۆژی نەبی کەواتە هەر سەفەرێک لە پێی بگوترێ سەفەر ئەوجا تەزەودی لۆ بکەی واتە خۆتی لۆ ئامادە بکەی سەفەر ئەو سەفەرەیە کەوا خۆتی لۆ ئامادە بکەی و هەروەها لە کوبەت دەڵێ بە مصطلح خۆمە لە سنووری شارەوانی ئەو شاری کە تێیدای دەربچی ئەوە پێی گوترێ سەفەر و ئیتر لە بۆ هەیە نوێژ کورد بکەیەوە بە ڕۆژیش نەبی ئەوجا لێرەدا وەکو زانایان دەفەرمونون چەند حاڵەتە چی ئەوجا لێرەدا یەکەم شت ئەو على سەفەر کاتێک کە دەفەرمی هەرێک لەنگۆکە نەخۆش بی یان لەسەر سەفەر بی دارێک کە دەفەرمی علا لێرەدا والله ئەعلەم مەبەست لەوەیدا کە کاتێکەوە سەفەرێک دەکات دەستە شارێکی دیکە ئیتر لەو شارەیدا دەمینێتەوە و لەسەر سەفەرە نازانین چەند ڕۆژ دەمینێت چونکە مانەوەی لە هەر شارێکدا ئێرە شەر بابەتێکە چەند ڕۆژ لە بۆی هەیە لەو سەفەری کەوا دەگاتە ئەو جێگای کە سەفەری لۆ کردیە لەو شارەی لە بۆ ئەو شارە ڕۆیشتێ لە شاری دووەم کەواتەیدا مسافرە ئایا هەتا چەند ڕۆژ لە بۆی هەیە بە مسافر حساب بیتن بۆی کەوا نوێژی قەسڕ بکە بە ڕۆژی نەبی ئیتر لێرەدا هەندێک لە زانایان دەفەرمون 3 ڕۆژ بێجگە لە چوون و هاتنەکەی هەندێک دەڵێن 5 ڕۆژ هەندێکیش دەڵێن هەرچەند بمینێتەوە ئیتر ئەوەش مەسەلەی خلافیە مهمترین شت ئەوەیە کە کاتێکەوە لەو سەفەرەیدا نەیدەزانی چەند دەمینێتەوە لێرەدا هەم عولەما متفقن کە نەیدەزانی چەند دەمینێتەوە ئەوە لە بۆی هەیە هەتا وەکو دەگەڕێتەوە لە بۆی هەیە حسابی مسافر لۆ بکرێت نوێژەکانی قەسڕ بکە و هەروەها بە ڕۆژیش نەبی نوێژەکانی قەسڕ بکە و هەروەها بە ڕۆژیش نەبی بە دەلیلی ئەوەش کە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە لە مەککەی پیرۆزدا بوو لە غەزوەی فەتح پێغەمبەر صلی الله عليه وسلم 19 ڕۆژ ماوە کە ڕەمەزانیش بوو نوێژەکانی کورد دەکردەوە و هەروەها بە ڕۆژیش نەدەبوو هەتا گەڕاوە کەواتە وەکو عولەما دەڵێن بە تایبەتی ئەگەر لەو سەفەرەیدا نەتزانی چەند دەمینەیەوە ئەوە لە بۆت هەیە هەر بە ڕۆژی نەبی و هەروە نوێژەکانش کورد بکەوە تا لەو حاڵەتەی کە دێوە کەواتە عەلا لێردا بۆ مانایی دێتن جا لێردا با بڵێن دەربارەی سەفەر عولەما کە باز لە عوزر دەکەن عینی بەو شێوە وەکو نەخۆش چەند حاڵەتێک حاڵەت یەکەم أن لا يكون فيه مشقة إطلاقا يعني ليس في مشقة تزيد على صوم الحضر کەواتە لەو حاڵەتەی کابرا سەفەرێک دەکا ئەو کەسە سەفەرێک دەکا بە هیچ شێوەیەک مەشقەتی تێدانی ئەوجا لەبەر هەر هۆکارێک نزیکە و یاخود هۆکارەکەی کەوا بەکاردەی سیارەیەکی چاکە تەیارەیە باخیرەیە هەر شتێکە بەڵام هیچ مەشقەت تێدانی وەکو ئەوەی کەوا لە ناو شاربی بە تایبەتی نیسبەتەن بەو شەخصە نەفەر هەیە بە باشترین شێواز با بڵێن بە تەیارەش سەفەر بکە بە چاکترین سیارە سەفەر بکە با بڵێن تووشی حاڵەتێکی ئیجهاد دێ
ناتواني بەردەوام بی لە سەفەرەیدا ئەوە طبعا لە حەقیوی لە بۆی هەیەکەوە بە ڕۆژی نەبی بەڵام لێردا باس لە کەسێک دەکەنکەوە لە ئەو کەسە هیچ مەشەقەت نییە لە بە ڕۆژی بوونی لەو سەفەرەیدا بەڵکو وەکو ئەوەیەکەوە لە شاردا بیتن هیچ بە هیچ شێوەک مەشەقەت لەسەر دروست ناکە لەو حاڵەتە فی هذه الحال الصوم أفضل باشتر وایە بە ڕۆژی بی باشتر وایە بە ڕۆژی بی وئین ئەفطر فلا حرج لەو حاڵەتەش کە هیچ مەشەقەتیشی لەسەر نییە باشتر وایە بە ڕۆژی بی بەڵام ئەگەر بە ڕۆژیش نەبوو اعتیادیە لەبەرەوەی خوای گەورە بە مطلقی فەرموویەتی مادەم لە سەفەری لە بۆ تێ بە ڕۆژی بەڵگەشت لەسەر حاڵەتەی عن أبي الدرداء رضي الله عنه قال خرجنا مع رسول الله صلى الله عليه وسلم في شهر رمضان في حر شديد أبو الدرداء خوالي راد بالحديث كبخاري مسلم رواتيان كده دفن لخدمة پیغمبر صلى الله عليه وسلم تسوينا سفرك لمانجي رمضان دا قرماشي زورج بو حتى إن كان أحدنا ليضع يده على رأسه من شدة الحر حتى وكو هل يقل إيما دست لسسر دادنا لبرد قرماتي تيشتي روش وما فينا صائم إلا رسول الله صلى الله عليه وسلم وعبد الله بن رواحة رضي الله عنه كواتا لو حالتي دفرمي هەندە گەرماش بوو بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم و هەروە عەبدوڵڵای کوڕ ڕەواحە خوای ڕازم هەردووشیان بە ڕۆژی بوون کەواتە دیارە لە حەقی ئەوان هەستیان بەو مەشەقەتەی نەکردیە یاخود بە هەر شێوەیەک تەحەمولیان کردیە مادام ئەو سەفەر مەشەقەتی لە بۆ نییە بە هیچ شێوەیەک لە بۆی هەیە بە ڕۆژیبی لە بۆی هەیە بە ڕۆژیبی باشتر وایە بە ڕۆژیبی لە بۆشی هەیە بە ڕۆژی نەبی کەواتە ئەگەر سەفەرێک مەشەقەتی تێدا نەبی لە باشتر وایە بە ڕۆژی ببی ئەگەر بە ڕۆژیش نەبوو ئەوە لە بۆوی عذر والله أعلم أكو بيان صلى الله عليه وسلم لو سفريدا هرتسند رمضان بابن جرميش بو بلام لسفريش دا بو بروجيش بو كواتا لبوي هي أو كسا باشتر و بروجي بي سكاب تساكتر و براس لقل خلشي بروجي بيتن إنسان لما جي رمضان دا أجر هيز عذريش ناتا بيش أجر مشقة تدانا بلام أجر هستي بمشقة كل لو سفري لبوي هي بروجي نبي والله أعلم تلير ذات سن حالت إيش كشيء بلام لبرتاوبون كلير ذا وستم ببشتواني خاي يقول لواني دهاتو دينه وخزمت أو بابتي وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون